بۆی منداڵەکانی ئێمە نەخوێندەوار دەرچن ببن بە چەک هەڵگری خۆیان بۆیە وەڵاممان نادەنەوە. دەسەڵاتە بێ پلانە ئەگەر پلانێکێ بێ ناتوانێت فیئەیەکی ئاوا کە لە کۆمەلگادا جێگای شانازی هەمومانە ئەو فیئەیە بێت ئاوا پەراوێزی خا. هەڵبەتە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی بەشێک لە مامۆستایانی ئاینی لە هەموو شۆڕشەکان و لە هەموو خەباتەکان ڕۆڵی کاریگەرمان هەبووە بە درێژایی مێژوو بۆیە لێرەوە دەنجی خۆم دەگەێنە تەواوی مامۆستایانی ئاینی کە لە شۆڕشی سپی مامۆستایانیش بەردەوام بن. ئێستا خوێنی کۆتای پێهاتووە ئەوەی کە هەیە دەسەڵات بکاتە ناپینۆ پەڕۆ. مامۆستایان پشوو درێژن 10 ساڵ چاوەڕێمان کرد سەبری ئەیوبمان گرت هیچمان نەدی. ئێمە پێنج مانگە لەسەر شەقامین ئەوان بۆیە وەڵاممان نادەنەوە خۆیان بە خاوەنی ئەم حکوومەت ئەم خەڵکە نازانن تێدەگەی بەخەم منداڵی فەقیر وەژارەوە نین منداڵەکانی خۆیان لە خوێندنگا ئەهلیەکانن لە ئەوروپای دەخوێنن بۆوانیش لەو بەو جۆرەی قازانجا بۆی منداڵەکانی ئێمە نەخوێندەوار دەرچن ببن بە چەک هەڵگری خۆیان بۆیە وەڵاممان نادەنەوە. بەشدارم بۆ پشتیوانیکردن لە ئەو ئازیزانە لە مامۆستایانی بەڕێز و خۆشەویست کە هەمیشە مامۆستایان و خوێندکاران و ڕۆشنبیران سەرمەشقی شۆڕشەکان بوون. وای دەبینم تەنیا ئەو فیئەیە کە مامۆستایەت زۆر ئازایانە زۆر وشیارانە بەبێ بریندارکردنی شعوری هیچ کەسێک هاتوونە سەر جادە و شەقامیان گرتووە و داوای ڕوخاندنی حکوومەت ناکەن داوای ڕوخاندنی گەندەڵی دەکەن ئەوان داوای ئەوە دەکەن داوای مافێک دەکەن لێیان زەوت کراوە. بەڕاستی شەرمە بۆ دەسەڵاتێک کە 32 ساڵە حکم دەکا نەتوانێ موچەی مامۆستا بدە کە مامۆستا وەک چۆن دەڵێ بنەمای شۆڕشی پێشکەوت خوازیە بنەمای کۆمەلگای پێشکەوت خوازیە. ئێرەوە دەنجی خۆم دەگەێنە تەواوی مامۆستایانی ئاینی کە لە شۆڕشی سپی مامۆستایانیش بەردەوام بن ببنە پێشەنگ و پێشەوە لەم شۆڕشەشدا کە بەڕاستی داواکردنی حەق و مافێکی ڕاست و ڕاو تەندروستە. بەداخەوە ئێستاکان دەسەڵات دەوێت مامۆستایان بەوەی هەڵوێستی شەرەفمەندانەی بایکۆتەوە سزا بدا لە کاتێکدا یەکەم کەس کە دەبوو سزا بدرێ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە 2 ساڵ بایکۆتی کەس سزای نەدا وەزیری پێشمەرگە کە بایکۆتی کەس سزای نەدا ئایا بۆچی دەوێت بایکۆت کە هەڵوێستێکی شەرەفمەندانەیە دژی ئەو زوڵ مستەمەکە لە مامۆستایان دەکرێت هەبێت کە چینێکی بێت دەسەڵاتە بۆ چینە دەسەڵاتدارەکە سزادان نییە. قامین و بەردەوامیشین بۆ خۆتان دەزانن 10 ساڵە پاشەکەوتی زۆرم لێی موچەما بەسەردا سەپێنراوە و مامۆستایان پشوو درێژن 10 ساڵ چاوەڕێمان کرد سەبری ئەیوبمان گرت هیچمان نەدی بۆیە 10 ساڵێک 2 ساڵیش لەسەر شەقام دەمێنینەوە بە پشتیوانی خوای گەورە تا خواست و هیوایەت و ئاوەتەکانی سەرجەم فەرمانبەران دێتە دی. مەردایەتی ئیشی هەموو کەسێکی نییە دەنا ئەوڕۆ دەبوودە ئەوەندە بای ئەمن لەجێ هەر فەرمانبەریشی بم ڕازینیم بە ڕۆژێک 2 ڕۆژ داوام ئەو پەڕی بێ ئیشکردن و بێڕێزیکردنە بەرامبەری بەڵام ئافرین کە قبوڵی دەکەن ئەمن هیچم بۆ حکومەت نییە چم بۆ حکومەتە بێ کە خەڵکەکە بۆ خۆی ئاوا ناهۆشیار بێ ئاوا بێ ئاگا بێ ئەو خەڵکە بە برسیاتی چەندەها کەسان لە ناوچوون چەندەها کەسان لە بەسامردن چەندەها کەسان وەزجانە چەندەها کەسان تووشی سەرەتانی بوون یا ڕەبی خوا حەقیان بکە یا ڕەبی خوا ئەوە نەسێ خەڵکانی و پرسی. هرگز بایکۆت ناشکێنین